قسە باسەکەین لەسەر هونەری شانۆیچێک لە هونەرە گرنگ و کاریگەرەکان لە سەرانسەری جیهانە لە چاو هونەرەکانی ترا هەمیشە بۆ پێگەیاندنی کەسانی پسپۆڕ و شارەزا لەم بوارە پێویستیان بە بابەتی خوێندنی ئەکادمی و هەروەها هەندێک لەو هۆڕکشۆپانەی کە لەلایەن کەسانی پسپۆڕ و شارەزاوە کرێتەوە تا بتوانێت هەندان و کاریگەری زیاتری هەبێت لەسەر پێگەیاندنی ئەکتەران و دەرهێنەران و هەموو ئەو کایانی تر کە لە پێکهاتی شانۆیە کە دەوریان هەیە لە ئێستای وەرکشۆپێکی تایبەتە کرێتەوە بۆ خوێندکارانی بەشی شانۆ لە شاری سلێمانی و بەشداریکردنیان لە وەرکشۆپەکەیەکە زیاتر هەندانێ بەو پێکەیاندنی چ جای ئەکتەری بێ یاخود دەرهێنەر بێ یاخود کایەکانی تری پێکهاتەیەک لە دروستبوونی شانۆیەکدا لە ڕێگای کەسانی پسپۆڕ و شارەزاوە. قسە باسەکەم لەسەر وەرکشۆپە بە میوانداری بەڕێز دکتۆر فازیل جاف کە نووسەر و دەرهێنەری شانۆیە. زۆر بەخێربی سپاس سپاس بە بەشداریکردنت بەر لە هەموو شتێک. حەزکم لەوە دەست پێ بکەم نامی ڕاستەخۆ یەکسەر بچمە ناو بابەتی وەرکشۆپەکەەوە. هەبوونی خوێنی تازە یان کەسانی گەنج و پێگەیشتوو لە سەرەتای گەرمی تەمەن و هەڵپەیان بۆی بتوان کاری باش بکەن تا چەند گرنگکە بێنە ناو کایەکەوە و تا ڕادێکیش پۆستیانە بێت تا بتوان هاریکاری زیاتر بکەن لە بەرەو پێشچوونی بواری شانۆ بە تایبەت لە ئەمڕۆی کوردستانە. بێگومان بوونی با بڵێن خوێنی تازە لە ناو شانۆیە هەمیشە لە هەموو سەردەمێکە نەک تەنیا لە کوردستان لە مێژووی شانۆیە لە قۆناغ کۆنەکانی شانۆیە هەمیشە شانۆ نەوەی خۆی هەبووە، زمانی خۆی هەبووە، شایەتی سەردەمی خۆی هەبووە. بە تعبیری بڵێن جانپۆل سارتر کە ئەڵێ هونەرمەند یان ڕۆشنبیر شایەتی سەردەمی خۆیەتی ئەوانەی کە شایەتی ئەم سەردەمەن ئەو خوێنە تازەیە ئەو گەنجانن کە ئێستا هاتونەتە ناو بواری شانۆ ئەوانن کە توانایان هەیە و کە بارێشیان هەیە و کە پێشببینی ئایندێکی گەشیان لێ ئەکرێ بۆ شانۆی کوردی ئەوانن ئەبن بە ئەکتەری ئایندە ئەوان ئەبن بە ئەکتەری دەرهێنەری ئایندە. خۆشبەختانە ئێستا لە کوردستان ئەو خوێنە تازەیە بەدی ئەکرێت. با بڵێن ئێمە کەنەوەی با بڵێن سەردەمی هەفتاکانین لە شانۆیە ئێستا کە تەماشا ئەکەین ڕاستە بەو سەردەمە زۆر جارە گوترێ سەردەمی زێڕین ئەم لە ڕاستیە ئێستا ئەگە ئەم سەردەمە بەراورد بکەین هونەرمەندانی ئەم سەردەمە گەنجانی ئەم سەردەمە بەراورد بکەین لەگەڵ ئەو سەردەمی کە پێ گوترا زێڕین من پێم وایە ڕەنگە خەڵکێکە بن تۆزێ لەم ڕایە من سڵ بکەنەوە بەڵام من پێم وایە ئەم سەردەمەی ئێستا زۆر دەوڵەمەندترە شانۆکاری ئێستا توانای زۆر زیاتری هەیە دنیابینیەکەی فراوانترە لە ڕێگای هەر نەبێ ئەگە سەفەریش نەکا لە ڕێگای یوتیوبەوە دنیایەک شتە بینێ دنیای نمایشی با بڵێن رووسیا ئەبینێ هی ئینگلیزی ئەبینێ هی فەرەنسی ئەبینێ هی سویدی ئەبینێ ئەمە وای کردووە لە شانۆکاری گەنجی ئێستامان تەنانەت ئەوانەی کە ناشتوان سەفەر بکەن دنیای دەرەوە ببینن شانۆکاری دەرەوە ببینن ئەزمونە نوێیەکانی دەرەوە ببینن ئەوەی کە پێ ئەوترێ مۆدێرنیزم و یا پۆست مۆدێرنیزم پاش مۆدێرنەتی ئێستا نمایشەکانی لە بەردەستیانە لە یوتیوب ئەتوانن ئیشی ڕۆبەرت ویلسن ببینن ئەتوانن ئیشی ڕۆبەرت لەپاش ببینن ئەتوانن کارە گەورەکانی دنیا ببین ئەمە وای کردووە لە گەنجی ئێستامان سەرچاوی زۆری لەبەردەست بێت بڵێن داهێنانی جیهان ببینێت. بۆیە من پێم وایە ئەو ئیشانی کە ئێستا ئەکرێت لایەن گەنجەکانەوە هەنگاوێکی زۆر پێشکەوتووە لە شانۆی کوردی بە بەراورد لەگەڵ مێژووی کۆنی شانۆی کوردی با بڵێن مێژووی هەفتاکان یا مێژووی پەنجاکان یا شەستەکان خۆشبەختانە ئەو هەنگاوە بەدی ئەکرێت و ئەمەش گرنگە ئەمەش ئەو خوێنە نوێیە کە ئێمە با بڵێن نەوەی کۆنتر ئەمانەیە بەشداریکی تیا بکەین و ئەو بڵێن ئەمنەوانش لەسەر دەستی ئێوە پەروەردە بوونەوە هیچ گومانێکی تێدا نییە کە ئێوە هاوکاری ئەوان بوون تا ئەوانیش خوێنێکی تازە دروست بکەنەوە. بێگومانیتر ئەوەی کرابێ پێمان کردومانە و هیوادارم جێ خۆی گرت بێت لە دەستان دیارە دکتۆرجان. پرسیارە بکەم لەسەرەوەی بەپێی قۆناغەکانی مێژووی مرۆڤایەتی هونەرەکان گۆڕانکاریان بەسەرا هاتووە بە تایبەتیش هونەری شانۆ بە پێی ئەوستایل و ڕێبازانەی کە هەیە لە هەرێمی کوردستانە هەتا ئێستا بە ڕێبازەکانی دوای ساڵانی 2000ەوە هونەری شانۆ لەسەر ڕێبازە ستانداردە جیهانیەکان ڕۆشتووە واتە سەردەمی مۆدێرنەوە. ئەم پرسیارە ینی ئەبێ بە وردی من بۆی بچم بێگومان شتێکەیە کاریگەریە و کاریگەریەکە ئایا چەند
شۆڕ بۆتەوە بۆ ناخی ئەو ئەزمونەی کە هونەرمەند هەیەی یا بۆ پێکاتی بڵێن پیشەمەندێتی ئەو هونەرمەندە ڕەنگە ئەمە بە دەقیقی ئەگەر وەڵامی بدەمەوە بڵێم نەخێر بەڵام ئەوەی کە گرنگە لێرە و ڕێخۆشکەرە بۆ ئەوەی ڕۆژە لە ڕۆژان ئەو ڕێبازە نوێیانەی شانۆی جیهانی بێتە ناو شانۆی کوردیەوە سوودی لێ وەربگرین ئەوەیە کە شانۆکاری کورد ئێستا کەم تا زۆر ئاگداری وەکو پێشتر گوتم ئاگداری ئەو ڕێبازە نوێیانەیە ینی با بڵێن شانۆکارێکی کورد ئێستا ئاگداری ئەوەی ڕۆبەرت ویلسن کە با بڵێن ئێستا بەناوبانگترین شانۆکاری دەرهێنەری جیهانە ئاگدارێتی چۆن ئیشەکان نمایشەکانی ئەبینێ ئەمجا ئەزانێ چۆن ڕۆبەرت با بڵێن پیتەر بروک چۆن ئیشەکە ئەزانێ ئیشی با بڵێن برێخت چۆن بوو تەنانەت ئیشی برێخت ئەبینێ بە نمایشەکە لە یوتیوب کە هەیە ئەیبینێ معنای ئەمەچێ ئەم کاریگەریە دروست بووە لایەن دێ دەرهێنەر بەتایبەت لای دەرهێنەرەکانمان ئەم کاریگەریە گوازراوەتەوە بەڵام ئایا ئەمە چەند قوڵە چەند بووە بە ڕێبازێک چەند بووە بە میتودێک بە قوتابخانەیەکی جێگیر یان ورتر بڵێم چەند کەسمان هەیە پسپۆر بن لەم بوارە بۆ نمونە ئێستا دەرهێنەرمان هەیە کار ئەکا بڵێن لەسەر شتێکی نوێی ئەم جیهانە کە ئێستا لە جیهانی ئەوروپایان لە ئەمریکایان لە کەنەدا یا تەنانەت لە ئەمریکای لاتین وەکو ئۆگستۆ بوال ئەمانە هەمووی کاریگەری هاتۆتە لای گەنجەکانمان ئاگدارن بەڵام هەنگاوێکی ترمان پێویستە ئێمە پێویستیمان بە شتێکی ترەیە ئەویش ئەوەیە لەناو ئەم گەنجانەیە چەند کەس پسپۆڕێتی وەرەگرێت لەو شتەیە لەو قوتابخانەیە لەو ڕێبازە ئەوە شانۆی کوردی پێشەخا یعنی ئەوەی کە شانۆی کوردی پێشەخا و ئێمە چاوەڕوانی لە گەنجەکانمان بیکەین ئەوەیە پسپۆڕێتی پەیدا بکەن نەک بەس کاریگەرێتی ئەکرێ ئاسانە زۆری زەحمەت نییە بەڵام لەو زەحمەتتر لەو با بڵێن قوڵتر ئەوەیە کە ئەو کەسانە ببن بە پسپۆر لەو بوارە بۆ نمونە ببێ بە پسپۆر لەو ڕێبازانەی کە گرنگن لە جیانە ببێ بە پسپۆڕێتی و پیشەمەندێتی وەرگێ لە با بڵێن لە قوتابخانەی ستانسلافسکی لە قوتابخانەی مایرۆر لە قوتابخانەی برێخت لە هەر ڕێبازێک ئەڵێن ئاگرۆتۆفسکی یا ئارتۆ هەرچی بڵێیت ئێمە پێویستیمان بەوەیە گەنجەکانمان هەوڵ بدەن و من دائما داوای ئەوەیان لێ یەکەم ئیش لەسەرەوەکەم ئەڵێن بەس کاریگەرێتی بەس نییە بڕۆناوە بیکە بە قوتابخانە بیکە بە میتود بیکە بە ڕێباز وەرشۆپی لەسەر بکە خولی بۆ بکەوە سیمیناری لەسەر بکە بیکە بە پیشەمەندێتی خۆت بیکە بە پسپۆڕەتی خۆت ئەوە شانۆی کوردی پێشەخە ئەی هەبوو نیم هۆرکشۆپانەدا چەند کاریگەریە لەسەر پێگەیان و پێشکەوتنی ئەکتەر و دەرهێنەر و چ جای شانویش ئەمە تەواوەتی ڕێخۆشکەرە بۆ ئەو شتێک کە ئێستا من ئاماژەم پێ کرد بەڵام ئەو وەرکشۆپانش ئەبێ لەلایەن کەسانێکەوە ساز بکرێ پسپۆر بن لەو شتە یعنی با بڵێن من هەمیشە لە پەیمانگاکان ئەڵێم تکایە دەرگام مەکەنەوە بۆ هەر کەسێک بێ بڵێ من ڕاهێنەرم ئەبێ لی پرسی بڵێ ڕاهێنەری پسپۆڕێتەکەت لەکوێیە بڕوانامەت لەم بوارە لەکوێیە کوا سیڤەکەت لەکوێیە ئەوە بەس نییە بێ بڵێ من بۆ نمونە بڵێ من هاتووم ئەکتەرەکان فێر بکەم چۆن کار لەسەر ڕێبازی ستانسلافسکی بکەن یا چۆن کار لەسەر ڕیالیزمی دەرونی یا سایکۆلۆجی بکەن نەخێر ئێمە ئەمانەوێ شانۆی کوردی ئەم پسپۆڕانەی تیاپەیە بێ کە ئێوێ قوتابخانەیەک پیادە بکە کە ئێوێ میتودێ پیادە بکە خۆی سەرەتا ڕاهێنراو بێ پسپۆر بێ ئەمجا ڕاهێنان بە کەسیکە بکە زۆر باشە تا چەند ئێستا ئەکتەرانی شانۆ بە خۆشحاڵی یان بە فیدباکێکی باشەوە یان بەشداریەکەن لە وەرکشۆپانەیە بۆی بتوان سوود وەربگرن ئەمە ئەکەوێتە سەر سیاسەتی یا استراتیژیەتی پەیمانگای هونەرە جوانەکان لە کوردستان ئەمجا کۆلیجی هونەر ئەگەر ئەو پەیمانگایانە کراوە بن بۆ پێشوازیکردن لە ڕاهێنەر و لە کەسانی بەتوانە لە دەرەوە بیانێنن ئەوە استراتیژیەتێکی باش و زۆری دروستکردنی ئەکتەریا دروستکردنی دەرهێنەر یا هەتا بوارەکانی دیکەی شانۆ پێشتر ئەکەوێ ئێستا لە جیهانە
سیاسەتی فێرکردن بۆ فێرخوازان لە بواری شانەوە لە بواری مۆسیقاش و لە هەموو بوارەکانی تریۆنەرە ئەوەیە کە تەنیا لەو ئاستە نەوەستن کە مامۆستای خۆیان دەرز بڵێتەوە خەڵکی کە بێنە ناوە یعنی با بڵێن قوتابیە کە 4-5 ساڵ ئەخوێنەیە تەنیا یەک مامۆستا یەک دەموچاو نەبینێت دەموچاوێکی کە بێنێت یعنی تەنانەت حتا لەو پسپۆڕێتیە لەو پسپۆڕێتیش کە هەیەە با یەکێکی کەش بێ هەم پسپۆر بێ لەو بوارە بەڵام بە شێوازێکی کە بە ئەزمونێکی کە ئێمە ئەزانین هۆنەر هەمیشە لەسەر ئەوە وەستاوە لەسەر جیاوازی شێواز لەسەر جیاوازی فۆرم لەسەر جیاوازی بۆچوون لەسەر جیاوازی میتوت ئەمە زۆر زۆر گرنگە ینی ئێستا با بڵێن بەریتانیا وەرگین کە من لەوێ خوێندومە کۆلیجی وای تایە لە ساڵێکە قوتابیەکانیان 6 ڕاهێنەری دەرەکی ئەبینن خۆشان مامۆسای پسپۆری تەواویان هەیە بەس دیسانەوە ئەڵێن ئەوەی لە بەریتانیا پێڵێ ڤیزیتینگ دایرێکتەر ڤیزیتینگ تیچەر ینی مامۆستای میوان دەرهێنەری میوان ئەوان زیاتر دێن ئیش لەگەڵ قوتابیەکەن بۆی قوتابی ستایلی جیاواز ببینێ شێوازی جیاواز ببینێ دەموچاوی جیا ببینێ بۆچوونی جیاواز ببینێ ئەم سیاسەتە لای ئێمە تا ئێستا باش پیادە نەکراوە حتا بۆ ڕاهێنارەکان و بۆ پسپۆڕەکانی خۆشمان ئەوان هی دەرەوەش دێنن نمونەیەک دێنمەوە باش نمونەی یەکێک لە پرۆفیسۆرە گەورەکانی جیهانی شانۆ ڕۆبەرت لیچە ڕۆبەرت لیچ نووسری کتێبە لەسەر ستانسلافسکی لەسەر مایر ئۆر لەسەر پسپۆڕە جیاوازەکان ئاخر کتێبیشی لەسەر مێژووی شانۆی بەریتانیە من و ڕۆبەر یەک پسپۆڕێتیمان هەیە لەسەر مایر هۆڵت ئەو لە بەریتانیایە چەند ساڵێ بەر لە ئێستا داوای لێ کردم لە زانکۆی کەمبریا لە سکۆتلاند گوتی من لەوێ دەرسەڵێمەوە حەزەکەم تۆ بیت مانگێک وەرکشۆ بۆ قوتابیەکانم بکە باش ئێوتم باشە ڕۆبەرت من بۆ بێم من تۆ یەک پسپۆڕەتیمانەیە تۆ ئیش لەسەر مایر هۆڵ دەکەی منش ئیش لەسەر مایر هۆڵ دەکەم تۆ ئیش لەسەر بیۆمیکانیکەکەی منش ئیش لەسەر بیۆمیکانیکەکەم وتی ئەمەوێ قوتابیەکانم هەمان ڕێباز هەمان میتوت لەژێر دەستی یەکێکیکە ببینن بزان ئەو چۆنیە ئەکا ئەمەوێ قوتابیەکانم دەموچاوێکی کە ببینن شێوازێکی کە ببینن و ئەمەوێ قوتابیەکانم یەکێک ببینن کە لە ڕۆژهەڵاتەوە هاتووە کە کووردە چۆن ئەو بۆچوونی بۆ ئەم ڕێبازە چۆنە ئەوەی کە پێڵە مەڵتیکەڵچەر فرەکەڵچەری ببینن بە چاوی خۆیان لەم ئۆرکشۆپی کە کردوتەتەوە بە تایبەت جەختت لەسەر چی کردوتەوە بۆ ئەوی ئەو خوێنکارانە ڕابهێنیت بێگومان ئەم وەرکشۆپە کاڵێن وەرکشۆپێکە لەسەر بیۆمیکانیک واتە جەختکردنە لەسەر جەستە جوڵە ئاماژە ئەمە وەک ئیشی بڵێن ڕاهێنان لە وەرکشۆپەکە بەڵام بێگومان ئەم ڕێبازە وەکو هەر ڕێبازێکیکە لایەنێکی تیۆریشی هەیە لایەنە تیۆریەکە ئەوەیە کە تۆ تیانگەێنیت کە لە ڕووی ئێستاتیکا و لە ڕووی ناوەڕۆکەوە ئەم منهەجە لە پەیوەندی بە مرۆڤ لە ناو کۆمەڵ و پەیوەندی بە مرۆڤ لەسەر تەختە چەند جیاوازەکانیان لەکوێیە و جیاوازیان لەگەڵ ئەو منهەجەی کە خۆیان ئەیخوێنن دیشانەوە چییە ئەمێنێتەوە لەلایەن بڵێن ڕاهێنانەوە قسە بکەین دا دەربارەی ڕاهێنان قسە بکەین ئیشەکە هەمووی لەسەر ئیشکردنی جەستەیە جەستەی ئەکتەر چۆن کارا بێ چۆن لەسەر شانۆ بینراو بێ پێڵێن جەستەی بینراو یعنی ئەکتەر جەستەی بەکار بێنێ بە شێوەیەکی کارە پڕ لە وزە بێ پەیام بگەێنێ دەق وەرگێڕەیە تەرجەمەی بکە بیکاتە شتێکی بینراو یعنی ئیشی ئێمە لە نواندنە بە تایبەت بۆ ئەکتەر پاشان بۆ دەرێنەریش ئەوەیە کە چۆن ئەو جەستەیە گوزارە بکە لەو ناوەڕۆکی کە ئەوێ بیگەیێنێ بە شێوازێکی کە بیڵێم بڵێن لە مۆسیقا کە ئاوازدانەرێک ئاواز دائەنێت ئاوازەکەی بە چیە نووسێ بە نۆتە تەواو ئێمە لە شانۆیە دەقی نووسەر بڵێن ئەو دەقی کە بەردەستمان شانۆ نامەکە هەوڵ دەین بە بەو نۆتە ئێمە جوڵە و ئاماژەیە ئەگەر جوڵە و ئاماژەمان گوزاری کرد لە ناوەڕۆک ورد بوو
بڵین مەبەستی پێکا ئەمجا پەیامی گەیان مەرجی سێمیشی ئەگەر هات و جوڵۆ ئاماژەمان هوەری بوو یعنی چی ینی دانسقە بێ جوان بێ هاوکات کاڵین هوەری ینی ئەو جوڵە و ئاماژانەی ڕۆژانەی خۆمان نەبێت دووبارەی بکەینەوە جوڵە و ئاماژەی ئەو کەرەکتەرە بێ کە ئێمە دای ئەهێنین لەسەر شانەوە ئەلێرەیە داهێنانی ئەکتەر لەوەیە دەرەکەوێ کە چۆن جوڵەکانی ڕۆژانە نەبێ هی خۆی نەبێ مەبەست بپێکێ لە خۆڕایی نیکە و خاڵبەندی تێدا بێ کە خاڵبەندی گەیشتە ئەو خاڵبەندیە دروستی کرد کەواتە لەو حاڵەتە ڕیتم ئەدۆزێتەوە لێرش دێنەوە سەر نۆتەکە نۆتە بۆ گرنگە لەبەرەوەی ڕیتمەکەی تایە هەر کەسێک بیژەنێ هەر هەمان ڕتم ئەژانێ مەشین نییە لەسەر شانۆ هەر لەم سەرەوە ڕۆی بۆ سەر و بێتەوە هیچ حساب و هینێکی تیانە نەخێر هەر جوڵەیەک بۆ خۆی تایبەتمەندی خۆی هەیە ئەمجا ببوورە هەر زۆرم پێخۆش بە ئەو ئاماژەت بەو نمونەیەدا دیسانەوە لێرە پەیوەندی جەستەمان بە یەکترەوە بڵێ من و ئەکتەرەکەی بەرامبەرم یا دوو ئەکتەر بەرامبەر بە یەک ئەمە زۆر گرنگە لەوەش گرنگتر پەیوەندیان بەو پانتاییەوە کە جەنابەت باست کرد ئێستا پانتایی و جوڵەیان ئەو لە ینی بابن جەستەی ئێمە ئێستا حتا لەم ستوریۆ کە دانیشتون پەیوەندێکی زۆری بەم پانتاییەوە هەیە کە قسەی تێدا ئەکەین بە نسبەت ئەکتەریشەوە ئەو 10-15 مەترە چوار گۆشەیە بێ هەموو جیهانی بخەیتە سەر هەملێتی خەیتە سەر ماکبێسی خەیتە سەر چیخۆفی ئەخەیتە سەر ئەو هەموو شان و نامە دوور و درێژانە لەو چەند مەتر گۆشەیە پیشانێدەی کەواتە دقیقەن یعنی پەیوەندی جەستەمان بە پانتاییەوە زۆر گرنگە چونکە ڕەنگە مەودای 10 کیلۆمەتر لەسەر شانۆیە دوو هەنگاو بێت باشە ئەگەر باڵێن پرۆژانە تا چەند گرنگجی پێی ئەم جۆرە وەرکشۆپانە نەک تەنها لێرە لە با بڵین هونەرە جوانەکانی پارچەک شارەکانی تری کوردستانیش تا چەند گرنگجی پێی یعنی توێ بەردەوامی پێ بڵێ تێگەم لە ڕاستیە من یعنی هەمیشە وتومە هەر قوتابخانەیەک هەر تیپێک هەر بەڕێوەبەرایەتێکی شانۆ هەر کۆلیجێک هەر پەیمانگاکی هونەرە جوانەکان بەشی شانۆ پێویستی بە من بێ من لە کوردستان هاریکاریانەکەم خۆبەخش هەمیشە ئامادەم ئیشی دەرەوەیشم ڕاگرم ئیشی کوردستان پێش بخەم لە ڕاستیە چکە من جەنابەت بازام ئاگداری ینی ئەم ڕاهێنانم ئەم ئیشی کە ئەیکەم لە گەلێ وڵات ڕاهێنانم کرد لە گەلێ وڵات وەرکشۆپم ساز کردەوە وەرکشۆپی دوو درێژیش لە مانگ زیاتر لە دوو مانگ بە مانگ و نیو لە سوید لە لندن لە بەریتانیا بەگشتی لە فینلندا لە ئیتالیا ئەو بەنسبەت ئەوروپا بەنسبەت وڵاتانی عەرەبیش ینی وەرکشۆپەکانم ساز کردووە بۆ پەیمانگا بەرزەکان یاکەون پەیمانگاوی ینی کۆلیج بۆ کۆلیجەکان لە مەغریب لە تونس لە کوێیت لە بەحرەین لە ئیمارات لە ئوردن لە لوبنان لە هەموو ئەو شوێنانە لە کۆلیجەکانی هەموو ئەو وڵاتانە من ئیشم کردووە ئەم ساڵیش ئەبوایە لە جەزایر بۆ مانگونیوە لەوێ ئیش بکەم بە هاوکاری پەیمانگای باڵای شانۆ لەگەڵ شانۆی نیشتیمانی ئەوێ بەڵام بەهۆی کۆرۆنەوە شتەکەمان ڕاگرت وەستاوە تا ئێستا بەڵام مەبەستم لە چییە بگەڕمەسە پرسیارەکەی جەنابەت بۆ کوردستان من هەمیشە با بڵێن یعنی بە ئەرکی خۆم ێزانم کە پێش هەموو شتێک بێ و ئەم دەست پێشقەریەی پەیمانگای هونەرجوانەکانی سلێمانیم بە خۆشحاڵیەوە وەرگرت هیلاک نابی لەگەڵیانە دکتۆر وەکە بینم لە فۆتۆکانە جوڵە و زۆرە لەگەڵیانە خۆت لە هەمویان زیاترە جوڵەی ئەوە پێم خۆشەوە هەڵیت چونکە جارێک تەنانەت لە وازم لە مەغریب بوو هەندێک جوڵەم پێکردن یانگو دکتۆر ئەمە بۆ ئێمە هەموو تەمەنیان 20 ساڵ بۆیان بۆ ئێمە زۆر قورسە منیش ئەو کات 65م تێپەڕانە بوو سپاس دەکەم یان باشە تۆ خۆت چۆن ئەو بەو تەمەنەوە من پێم سەیوە من دواشەوە تەمەندان 20 ساڵە بێت زۆر لە من چالاکتر بن بەڵام لە ڕاستیە ئەمە پەیوەندی بەوەیە ئێمە کە ڕاهێنانەکەین لە گەنجیەوە
ئەو بابڵێ ئەو کارامەیە خۆی ئەچێتە ناو جەستەتەوە ڕاستە توانایی جەستەت لە ڕووی ماسوولکە و لە ڕووی بڵێن لە ڕووی وزەوە دا ئەبەزێ بەڵام کاراماییەکە هەر ئەمێنێتەوە تا یعنی بۆ نمونە کەسێک ئەگە وەرزشەوان بێت تەمەنی بگاتە نەوەتیش کە ئەبینی ڕێەکە ڕابەڕێوە لە جەستەیە تی ئەگەیت کە ئەمە وەرزشەوانە خۆ ئەگەر با بڵین من لە ستۆکۆڵم زۆر جام نمونەیە باسەکەم کابراایەکمان بینی لە سنتەری شارە ئەڕۆیشت بەڕێوە تەمەنی زۆر گەورە بووە بزانام گەشت بووە نەوەت کە ئەڕۆیشت هەموو جەستەی لە میکانیزمێکی زۆر جوان بەکارهێنا پرسیارم کوتم ئەمە چۆن وا جوانە ڕوو ئەمە تەمەنی زۆر گەورەیە گوتیان ئەمە مامۆستای دانس بووە ڕاهێنەری سەمان بووە لەبەرەوە ناتوانێت ئاوا ڕێ بکە مەسا ئەوڕە بڕێوە و شانی داشۆڕای بۆ سەری شۆڕ کرد بێتەوە نەخێت سەری قیتە پشتی ئێستەش ڕاستە دەستەکانی هەردوو بەکارهێنێ بناغی جەستێکی جوانی جوان ئێمە لە ڕاستیە ئەم وەرکشۆپە ئەم ڕاهێنانە بۆ ئەوەی ئەکتەر ئەو کارامەیە وەرگێت کە وەریگرت لەسەر شانۆ بەکاری دێنێت من زۆر جا باستەوە کەمە ئەم ڕاهێنانە ئێستا قورسە بەڵام کە تۆ لەسەر شانۆ دانیشتی بەکارت هێنا ئاماژەیە کە دەستەکانت تێگەی چۆن بەکاریان دێنی چۆن خاڵبندیان بۆکەیت ناشرین بەکاریان نایەنی وەزای کەی بەکاریان دێنیت بەشکمانش ئەو کوتۆ بە جوانی بمێنەوە و کارەمەیان تا بمێنێ یادارم سپاس بۆ تۆ سپاس بە بەشداریکردنت بە کورتی یەک پرسیار زۆر بە کورتی وەڵام بیتەوە بە پێی ئەو هەموو وڵاتت بینی وەرکشۆپت کردووە توانایی ئەکتەرانی کورد لە دەستپێکیانە باشە لە چاو وڵاتانی ترا ئەوەی کە بینیوتە پێم خۆش بۆ پرسیارەت کرد بەڕاستی بە بەراورد لەگەڵ گەلێ وڵات کە من بینی من زۆر جێگای خۆشببختیە زۆر و جێگای خۆشحاڵیە کە من ئێستا ئەم گروپەم بینی بەم وزەیەوە بەو تواناییەوە بەو ڕازگوییەوە لەگەڵ ئیشەکەی خۆیانە بە حقیقت من ینی بێ هیچ مجاملەیەک بڵێم زۆر دڵخۆشم بەبوونیان ئەمانە کۆمەڵەیە گەنجن دیارە باش ڕاهێنراون و هیوای ئەویان لێ ئەەکەم لێ ئەخوازم کە لە ئایندەیە ببن بە کەسانی کاریگەر لە ناو شانۆی کوردیە ئەوش ئەگەڕێتەوە بۆ بەشێکی ئیشەکان ئەگەڕێتەوە بۆ ئەوەی مامۆستاکانیان ئیشیان لەگەڵ کردوون و دەستی خۆشییان لێ یەکەم و دەستخۆشی لە با بڵێن لە میکانیزمی ئێستای بەشی شانۆ لە پەیمانگای هونەرە جوانەکانەکەم دەستەکانە خۆش بێ سواز بە بەشداریکردنە بەڕێز دکتۆر فازین لوسەر و دەرێنەری شانۆی زۆر سپاس